لە هەرچێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەمڕۆ یادی 37 ساڵەی تاوانی ئەنفالە جینۆسایدی ئەنفال ڕاستیەکەی ئەکرێت تاوانی ئەنفال و یادکردنەوەکە دەست و پەنجە نەرمکردنی دەسەڵاتی کوردی لە ماوەی 30 و ئەوەندە ساڵی ڕابردووە هیچی لەسەر نەگوترێ چونکە ڕاستیەکەی ڕوونە کەم تەرخەمیەکان گرفتەکان ڕەخنەکان هەر هەمویان ڕوونن لەو ڕەهەندەیە ئەکرێ هیچی لەسەر نەوترێ بەڵام ئەشکرێ لە ڕووی ئەوەی کە دنیایەک کارماوە کورد لەسەر پرسی بە جینۆساید ناساندنی تاوانەکانی لە نمونەی ئەنفال و هەڵەبجە و ئەوانەی دیکەش کە هیچی وای نەکردووە بەرنامەیەکی دیاریکرا و پلانێکی دیاریکراو بۆ ئەم پرسانە بوونیان نییە هێشتان قوربانیەکان خەڵک بەگشتی با بڵێن کوردەواری بەگشتی کۆمەلگەی کوردی بەگشتی تەنانەت کاتێک کە دەمی دەسەڵاتداری کوردی ژەکەیتەوە لەبارەی بۆ نمونە ئەنفال دنیایەک پێدەچێ قسەی هەبێ و هێشتا داواکاری لە بەغدا هەیە بۆ مەسەلەکانی قەرەبووکردنەوە و پرسەکانی دیکەش لەم دیوەیە ئەتوانین دنیایەک قسە یان دنیایەک ئیشماوە کورد لەبارەیەوە بیکە بۆیە ڕاستیەکەی ئەکرێ هەم بێدەنگبوون لەبارەیەوە چونکە هەموو شتەکان ڕوونە بێباکیەکان بێ بەرنمەیەکان ڕوونن ئەکرێ هیچ نەڵێن چونکە زۆری لەسەر وتراوە و ئەوەی کارە ئەبێ بکرێ و ئەوەی ئەرکە ئەبێ بکرێ دنیای قسە هەڵەگرێ پەڕینەوە ڕاستیەکەی پرسێک کە بۆ من گرنگە هەندێک جار قسەی لەبارەوە بکەین پەڕینەوەیە لە موقعی یان پێگەی قوربانی بەزەیی بۆ موقعی هێز بە چ مانایەک بەو مانایی تۆ چۆن میلەتی دیکە هەن جوو بنم مەسەلەی جینۆسایدیان کردووە بە چەکێک بە ئامرازێک بۆ خۆ بەهێزکردن و تەنانەت دروستکردنی دەوڵەت سازی نەتەوە سازی تۆ چۆن بتوانانی لەم موقعیەتەوە لە موقعەتی بەزەییەوە لە موقعەتی لاوازیەوە لە موقعەتی لە پێگەی قوربانیەوە بپەڕیتەوە بۆ موقعەتی خۆ بەهێزکردن و کردنی جینۆساید ئەنفالکی ناباران و ئەوانەی دیکەش بە ئامرازی ئەوەی کە ئەوانەی دیکە حسابت بۆ بکەن ببی بە دەوڵەت ببی بەنەتەوە و نەتەوە سازی و نیشتیمان سازی لەسەر ئەم پرسانە بکەی ڕاستیەکەی ئەمانە کە وردیەکەیتەوە دنیای قسە هەڵەگرێت و من لەگەڵ سێ میوانە ئەمانە بەشێکی باسەکەم عەلی مەحموودم لەگەڵایە چالاکی بە جینۆساید ناساندنی ئەنفالە بەڕێزیان لە هۆڵنداوە لەگەڵمانن ئەشزانم شارەکە کوێ بەڵام ئەزانم لەبەر هەندێک پرسی دیاریکرا و ناتوانم شوێنەکە بە دیاریکراوی بڵێم کاک عەلی مەحموود کەمێکی دیکەش چالاکوانێکی دیکەی نووسەر و چالاکوانێکی دیکەی جینۆسایدم لەگەڵا بێ کاک هێمن حەسیب ڕێزیان پێم وابێت لە کەرکووکەوە لەگەڵما بن یەکێکی دیکەوانێک کە قسەی لەگەڵاکەم و ڕەهەندێکی دیاریکراوی پرسەکەی لەگەڵا گفتوگۆکەم کاک خالیدە خالی سلێمان ڕۆژنامەنووسی بواری ژینگەیە لە کەلارەوە لەگەڵما بێ ئەو زۆر نامێنێتەوە کاک خالید لەگەڵما بۆیە کاک عەلی مەحموود کاک خالید سڵاوتان لەبێ وادارم زۆر باش بن هەردووکتان بەخێر بێن بۆ زووم کاک خالی دەرفەتم بە دەرگاکە با بڵێن بە کاک عەلی مەحموود گفتوگۆکە دەست پێکەم دوای بە دڵنیاییەوە دێمەلات هەندێک گفتوگوی کورتەکەین و دواتری تر ئیزنتەیە مەزانم هیلاچیت کاک عەلی پرسێک ڕاستیەکەی لە سێ ڕەهەندی دیاریکراوە گەر پرسەکە بگرین هەمووی هەر ڕەخنەی هەیە با بڵێن قسەی نەرێنی هەیە قوربانیەکان بە دڵنیاییەوە ڕەخنەیان هەیە ئەوە ڕوونە بۆچی ڕەخنەیان هەیە کوردەواری بەگشتی ئێمەمانان ڕۆژنامە نووس چوزانم میدیا ئێلایانی ئەکادیمی خەڵکی دیکە ئێوەی چالاکوان چوزانم هەچ کوردێک دەمی بکەیتەوە لەبارەی مەسەلەی ئەنفالەوە بە دڵنیاییەوە ڕەخنەی هەیە بە تایبەت لەبارەی بەدەمەوەچوونی دەسەڵاتی کوردی بۆ پرسی جینۆساید بۆ پرسی ئەنفال خۆشەکە ئەوەی حکومەتی کوردیش کاتێک کە قساکە بە تایبەت لە دوای 2023 تر فێر بووە ئەویش چاوی لە بەغدایە بۆ مەسەلەی قەرەبووکردنەوە ئەو شتانە ئەنی ئەویش
تۆپەکەی خستۆتە ساحەی مەیدانی خەڵکی دیکەوە ڕاستیەکەی پێم بڵێ ئەمە بۆچی وایە و بە دیاریکراوی تایبەت بە دەسەڵاتی کوردی ئەنی ئەوەی کە پرسیار بکەین بڵێ کەم تەرخەم بووە یان نا ئەمە پرسیارێکی زۆر بێمان نابێ بەڵام تۆ پێم بڵێ لە چەند شوێنە لە شوێنەکە کەم تەرخەم بووە. سەرەتا ڕێز و حرمەتم هەیە و سڵاوی تایبەتی مۆکە خالیت هەیە و لە یادی 37 ساڵەی تاوانی ئەنفاریشدا سەر ڕێز و نوازش بۆ قوربانیان دادەنوێنم. من دوو خاڵی بچووک ئێستا باسەکەم کەوا بزانم نەختێ تازەیەویش پەیوەندی بە کورد و دادگای باڵای تاوانەکانەوە هەیە. دادگای باڵای تاوانەکان دوو جار نامە دەنێرێت بۆ حکومەتی هەرێم بۆ وزارەتی شەیدان داوای ئاماری ئەنفالەکانیان لێ دەکات بۆ پرۆسەی دادگایکردن جوابی نادەنەوە. سەدام حوسێن لە پرۆسەی ئەنفالدا باسی شتێکە ئەڵێ ئەم حەجاج و تۆبزا و نگرە سەلمانای کێ بوون بەڕێوەبەرەکانیان ئەی ئێوە ئەم هەموو ئیمکاناتتانەیە ئەم هەموو پارەیەتانەیە ئەم هەموو دەسەڵاتەتانەیە ئەمریکا لە پشتانەوە بۆ ناوی بەرپرسەکانی بەڕێوەبەرەکانیان نازانن تا ئێستاکە. ئەمە دوو ڕوونکردنەوەی زۆر زۆر بچووکە کە حەقی وایە دەسەڵاتی کوردی لە ڕاست ئەم دوو پرسیارەدا شەرمەزار بێت. وەڵام من ئەوەی دووەم دێمە سەری بە تایبەتی ئەویش هەندێک جار سەرنجی میدیایی لەبارەوە وترێ ئەوەی یەکەم بمبورە مەسلەی ئەوەی کە داوای ژمارەیان لێکردوون دادگای باڵای تاوانەکان بەڵام حکومەت یاریمی کوردستان نەیداونەتێ بەڵام ئەوەی دووەمە لەوەی دووەمە ئەتەوێ بڵێ چی لەوەی دووەمە ئەتەوێ بڵێ چی لەوەی دووەمە ماوەیە لەمە پێش یەکێک لەوانەی کە پێشتر لە ڕاگەیانەکاندا قسەی کردبوو وتی من بەڕێوەبەری معسکەری دووبست بوومە و منەسەقی نێوان دووبست و تۆبزاوە بوومە بۆ ئاگاداریتان داوت کرا بۆ هەرێمی کوردستان و چەند ساڵ لە هەرێمی کوردستانیش بوو دوای هاتە یەکێ لە وڵاتانەی ئەوروپا و چاوپێکەوتنی لەگەڵ ڕووداوا کرد و چاوپێکەوتنی لەگەڵ ڕینی ترا کرد یعنی ئەبێت و چەند ڕۆژە لەمە پێشببینیمان پێنج لە بەرپرسە هەرە باڵاکانی حیزبی بەعس ئەوانەی لە ئەمنی عامە بوون لە هەولێر و یەکیان لە سلێمانی دەستگیر کرا کە کۆمەڵێ زانیاریان هەبوو. ئایا و بۆ ئاگاداریتان هەر زانیاری لەبارەی تاوانی ئەنفال من پێت ئەڵێم هەر کەسێ هەر یەکێک بە پێی بەڵگەنامەکان هەر کەسێک لەو سایق شۆفەڵانەش کە بەشداری لە گۆڕە بە کۆمەڵەکانیان کردو هەمووی لە ئەمنی ئامۆ ڕۆشتونە سایق شۆفەڵی عادی نەبووە. باش جاوەڵات دێمە سەری لەوانەیە بڵێم هەندێک زانیاریتە دەمێ کە یەکەم جار بێت پێم خۆشە هەمووی لە ئەمنی ئامەوە بۆ باشە ئەمانە لە کوردستانە بوونا بەرپرسی کەمپی دووبست ئێمە یەک کتێبێک ئێستاوە لە پشتسەرمەوەیە ئەوەی کورد ئەوەی هیومان ڕایت وەرز زەدی کردووە هەڵەیەکی زۆر زەقی تێدایە بۆ نمونە دەڵێ بەرپرسی کەمپی دووبست کوردێ بۆ بە ناوی ناوەکەیم ئەم دەقەیە لە بیر کرد بەڵام لە ناوەکەی هەڵەیە یان لەوەیە هەڵەیە کە کوردی عەزێت نەبێ نانا کورد نەبووە ئەبەدەن کورد نەبووە ئەبەدەن کوردیشی تیانە بۆ وەکو جێی شەعبیش هەموو هەفتا جێی شەعبی تیا بۆ هیچی کورد نەبووە هەمووشی عەرەب بووە خەڵکی حەویجە ئەوانە بوون ئەمە بەستم لەوەیە یعنی ئێمە هەندێک جار هەندێک کتێب هەیە زۆر تەکیدی دەکەین دیارە و کتێبەی هیومان ڕایت وەرز کورد و جینۆساید و کورد زۆر خزمەتی گەلی کوردی کردووە و من دوو ئاگادارم لە پرۆسەی دوو دادگاییە لە ئەوروپایە پشتی پێبەستراوە بەڵام هێشتاکە دەکرا و کتێبە باشتر بێت هێشتاکە نەیتوانێت پێی پێویست بە پێی پێویست ئەو کارەساتەی لە دووبز و لە نگرە سەلمان و لە تۆبزاوە هەبووەکو خۆی بگەێت ئەجا چیت لەبارەی دەسەڵاتی کوردیەوە هەبوو کاک عەلی مەحموود بۆم هەڵگرە ڕاستیەکەی بۆم هەڵگرە کاک خالید پەلەیەتی 6 دقەیەک دەرفەتی ئێم هەندێک قسەمان بۆ بکات دواتر ئیتری یەخەی بەرەیەم بۆی ئیسراحەتی خۆی بکە زانم زۆر دەرفەتی نییە دواتر زۆر وردیەکەینەوە لەگەڵ تۆیا کاک عەلی مەحموود بە دڵنیاییەوە پێم خۆش بوو کۆمەڵی شتت باس کرد ڕاستیەکەی هەمووی سەرنجن لای من کاک خالی سلێمان دووبارە سڵاو دەبێ وادارم باش بی پێم خۆشە لەگەڵ مایت من و تۆ لەبارەی ژینگەوە ڕاستیەکەی زیاتر قساکەین خۆگەر قسەیەکی گشتی هەبوو حەزت کرد بیکەی پێم خۆشە بێت چونکە زانم هەم خۆت هەم هاوڕێتا سلێمانیش بە دڵنیاییەوە برای بەڕێستانە ئیشی زۆری لەسەر پرسی ئەنفال و جینۆساید کردووە تۆ پێم بڵێ ئەنفال چی لە ژینگەی کوردستان بە تایبەت
ژینگەی گەرمیان کردووە. بەڵێ پێشەکی سوپاس و هەروەها سوپاس و پێزانین سلااوم بۆ کاک علی مەحمود و هەروەها بۆ کاک هێمن حەسیبیش کە دوایی پەیوەندی بە بەرنامەکەدانەوەکە. بەڕاستی من پێشەوەی باسی کاریگەریەکانی ئەنفال بکەم لەسەر ژینگەی کوردستان، هەموو ژینگەی کوردستان نەک تەنها ژینگەی گەرمیان بە تایبەتی، من پێش ئەم قۆناغە نووسەرێک بوومە زیاتر بە عەرەبی لە ناو میدیای عەرەبیە لەسەر ئەنفال نووسیوە و دوو کتێبیش نووسیوە، کتێبێکیان بە عەرەبی بووە و کتێبێکیشان بە کوردی بووە، بۆیە بە شێوەیەکی گشتی دوور نیم لەو کەشەی کەوا باسی ئەنفالی تیاکرێ کەوا بەڵگەنامەیەکانی تیاکرێ. ساڵانێکیش لە دەستگای یادەوەری عێراقی ئیشم کردووە کە دیسانەوە ئیشم ئەرشیفکردن و هەروەها ئامارکردنی دوکومنتەکانی حزبی بەعس بووە بەرامبەر بە کوردستان. هەر لەم خاڵەشەوە چمە ناو بابەتەکەەوە ئەوش ئەوەیە ئەوانەی کە هەموو توێژەرەکان و ئەو نووسرانە و ئەو ڕۆژنامە نووسانەی کەوا لە بواری ئەنفالە ئیشەکەن ئیشێکی گەورەیان کردووە لە ئەرشیفکردنە، لە تۆمارکردنە، لە پاراستنی تەنانەت مێژووی زارەکیە و کەسانی کەوا ئەزمموی ئەنفالیان بینیەوە و ئێستا لە ژیانە نەماون. ئەمە کارێکی گرنگە بۆ چونکە ئەوانە ئەو شاید حاڵانە دنیایان بەجێهێشت، بەڵام لەگەڵ دنیا جێهێشتنی خۆیانە لەگەڵ جێهێشتنی ئەم دنیاەیە بڕێکی زۆر لە یادەوەری و لە چیرۆک و لە شاید حاڵی ئەو ڕۆژانیان بۆ ئێمە بەجێهێشت. یەکێک لەو گرفتانەی کەوا ئێستا باس نەکراوە لە ناو کتێب و لە ناو توێژینەوە و لە ناو ئەو دراستانەی کەوا لەسەر ئەنفالەکرێن مەسلەی ژینگەی کوردستانە. هەڵبەتە دوو خاڵێک هەیە کە خاڵی سەرەکیە بەلای منەوە لە مێژووی مرۆڤایەتیە بە مێژووی هەرێمی کوردستانیشەوە بە هەموو پارچەکانی کوردستان نەک تەنها هەرێمی کوردستان بەردەوام شەڕ و کوشتار و جینۆساید کاریگەریەکی زۆر گەورە و ڕاستە و خۆی هەبووە لەسەر کۆی سیستەمی ژینگەی. ئیتر لە ناو کۆی سیستەمی ژینگەیە سەرچاوەکانی ئاوە، خاکە، هەوایە و هەروەها هەمەجۆریە، چونکە لەگەڵ لە ناوچوونی وڵاتێکە تەنانەت درەختەکانیش لە ناوچوون، تەنانەت گیانەوەرەکێنەوەکێوەکانیش لە ناوچوون، تەنانەت خاک و دەوڵەمەنی ئەو وڵاتەش لە ناوچووە. ئەمەیان لێرەیە لە کوردستان ئەمە ڕوویدا. ئێمە بۆ نمونە لە شوێنێکی وەک گەرمیانە لە بەرەوەی من خەڵکی گەرمیانم و لە بەرەوەی خۆشم ئەزمونونەکەم بینیوە بە چاوی خۆم، لە شوێنێکی وەک گەرمیانە شوێنێکی دەوڵەمەند بوو، خاکێکی دەوڵەمەند بوو بە تایبەتی بۆ دانەوێڵات. ئەم خاکە بە شێوەیەک تێکدرا و هەروەها کللتوری کۆمەلگا کلۆکاڵەکانیش بە شێوەیەک تێکدران بەهۆی ئەنفالەوە کە ئێستا کۆمەلگاکان لەبەردەم ئالەنگاریەکی زۆر گەورەیان بۆ ئەوەی بگەڕێنەوە سەر سروشتی خۆیان، بگەڕێنەوە سەر کللتوری خۆیان، کللتوری خۆڕسکی خۆیان. لێرەوە خاڵێکی گرنگ هەیە، ئەوش ئەوەیە لەگەڵ تێکدانی سروشتی کوردستانە، لەگەڵ سووتاندنی دارستانەکانی کوردستانە، لەگەڵ تێکدانی سەرچاوەکانی ئاوی کوردستانە شتێکی تر هەبوو، ئەوش دابڕانی خەڵک بوو، دابچڕینی خەڵک بوو لە کللتورێکی خۆڕسکی. ئەو کللتورە خۆڕسکیە بەرهەمی سروشتی کوردستان بوو. بۆ نمونە ئێمە چەند حاڵەتێکمان هەیە، ئێمە تەلارسازی یا بیناسازی کوردیمان هەیە، ئێمە پەیوەندی مرۆڤی کوردمان هەیە بە هەمەجۆریەوە بە گیانەوەرەکێوەکانەوە، ئێمە پەیوەندی مرۆڤی کوردمان هەیە بە خاکەوە، چۆن خاک ئەکێڵێ، چۆن بەرهەمی تیا ئاهێنێ، هەموو ئەمانە بەهۆی ئەنفالەوە لە ناوچوون. ڕوونە جاکاک خالی تۆ یەکشتم پێ بڵێ لە ڕووی ژینگەیەکەوە مهتەمیت پێی بە دڵنیاییەوە ئیشی لەسەرەکەی وتت مەسەلەن لە هەندێک ڕەهەندی دیاریکراوی و مەسلەی ئەنفالەوە بۆ بە بەڵگەکردن ڕۆژنامە نووسان، مێژوو نووسان، هەندێک ناوەندی دیکەی تر ئیشی باشیان کردووە. پێم بڵێ بۆ بە بەڵگەکردنی پرسەکانی تایبەت بە ژینگە، کارەساتی ئەنفال و کاریگەریەکانی لەسەر ژینگە بە تایبەت گەرمیان بۆ نمونە، ئیشت لەسەر کردوون بە چی گەیشتووی؟ من تا ئێستا ئەوەی ئیشێکی جددی با بڵێن توێژینەوە یەکم لەسەر نەکردووە، ئەوەی کە کردومە تەنها
هەنێک تێبینی گشتی و هەنێک چاودێری گشتیە لەسەر ناوچەکان لەسەر ئەو دابچرانەی کەوا لە نێوان خەڵک و لە نێوان سروشتەکەی خۆیان دروست بووە بەڕاستی ئەمە ئیشی تاکە کەسێک نییە خۆی گرفتەکە لێرەیە ئەبێ سنتەرێک هەبێ ئەبێ سنتەرێکی ئەکادیمی هەبێ بۆ نمونە زانکۆیەک هەبێ زانکۆیەکی وەک زانکۆی گەرمیان زانکۆی سلێمانی زانکۆکانی تری شارەکانی کوردستان ئەبێ بەم کارە هەڵسن چونکە ئەمە ئیشی تاکە کەسێک نییە ئەمە تیمێکی ئەوێ ئەم تیمە ئەبێ هەڵسێ بە دۆکیومنتکردنی زۆر لایەنی سروشتی کوردستان پەیوەندی مرۆڤی بەڵام تۆ ئەتێ بڵێ من دڵنیام یان دڵنیایت لەوەی کە بەعس لە ئەنفالە سەرباری جینۆسایدی خەڵک ڕۆح ئینسانی کورد سروشتەکەشی تێکگا و ئەمە ئەکرێ بە بەڵگە بکرێ ئەمە شتێکی بەڵگەنەویستە ئەمە شتێکی بەڵگەنەویستە بڵێ ئەنفال یعنی بە شێوەیەکی مەبدەئی بە شێوەیەکی بنەڕەتی زیانێکی زۆر گەورەی گەیاند بە ژێرخانی سیستەمی سروشتی و سیستەمی ژینگەیی لە کوردستانە ئەمە شتێکی بەڵگەنەویستە بەڵام ئەوەی کاری ئەوەیە ئەم کللتورەی کورد ئەم کللتورەی مرۆڤی کورد لەگەڵ سروشتە لەگەڵ ژینگەکەی خۆیان لەگەڵ خاکە لەگەڵ ئاوە لەگەڵ کشت و کاڵە لەگەڵ هەموو جۆرەکانی بەرهەمهێنانە ئەمە لە ناوچوو ئەمە ئەنفال لە ناویدا بەڵام تا ئێستا جگە لەوەی کە ئەم کللتورە بنیاد نراوەتەوە کۆمەڵگەی کوردی ئەو کۆمەڵگەی ئەنفالکراوی کوردی بە تایبەتی نەوەکانی ئەو نەوانەی کەوا لە دوای ساڵی 1970ەوە لەدایک بوون و ئێستا نەوەیەک دوونەوەیان دروست کردووە ئاشنا نەکراونەتەوە بەو کللتورەی کە هەبوو لەناوەکانی کوردستانە ئەمە بەڕاستی وەکوتم کارێکی توێژینەوەی فراوانی ئەوێت و تیمی ئەوێت و ئەبێ سنتەری زانستی و سنتەری لە زۆر سپاس دەکەم تۆی تری سراحەتی خۆ وەرگرە کاک خالی سلێمان ئەزانم هەر ئەوەنە دەرفەتە بوو گەلک سواس خالی سلێمان ڕۆژنامەنووسی بواری ژینگە دەستت خۆش بێ لە کەلار و لەگەڵ مابووی کاکێ من حەسیبی ژنووسەر و چالاکوانی بواری جینۆساید ئەویش هاتە گفتوگۆکەوە کاکێ من بەخێر بێی وادارم زۆر باش بی سپاس دەکەم کە ئامادەیت ڕاستیەکەی با بێمە لای تۆ لەبارەی ئەوە قسەمانە کرد کە ئەگەر دەسەڵاتی کوردی بخەیتە تاقیکردنەوە ئیمتیحانەوە لەبارەی دەست و پەنجەنەرمکردن خزمەتکردن بە کەسوکاری ئەنفال با بڵێن سوود وەرگرتن لە پرۆسەکانی جینۆسایدی کورد بە ئەنفالیشەوە بەڕاستی دەرناچێ ئەتوانی پێم بڵێ گرفتی سەرەکی دەسەڵاتداری کوردی لەبارەی با بڵێن سوودوەرنەگرتنی و خزمەت نەکردنی خەڵک ئەوانەی کە سوکاری ئەنفالن لەکوایە ئێمە کەم تەرخەم بووین دەسەڵاتی کوردی لەکوایە کەم تەرخەم بووە لەو پرسەیە بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس لاوڕێزم بۆ بڕێستان و هەروە کە علی مەحموود وەها کە خالی سلێمان کە جێوانیەش اینجا لەکوێیە کەمتر خەم نەبووە دەسەڵاتی کوردی یاخود حکوومەتی هێرێم یاخود حزبی کوردی من یەکشت دەڵێم جالەوەی حکوومەتی هێرێم و هەردووەم حیزبە دەسەڵاتی کە کەمتر خەم بوونە لەم کەیسەیە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش کەمتر خەم بوونە لە ماوەی 15 ساڵی بابڵی دوای 2002 کە حزبی ئۆپۆزیسیۆن بۆتە کەلتورێکی سیاسی لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنی سیاسی ڕۆژێک لەسەر کەیسێک لەم کەیسانەی جینۆساید ڕخنەی لە دەسەڵات گردووە یان لە چوارچێوەیەوەی کە دەسەڵات کەمتر خەمە لەم بوارە ڕخنەی گردووە یا خەڵکی هێنابێتە سەر شەقام یا جۆرێک لە باڵێن توندیەکی سیاسی نوان دەبێ بە بارتەقای دەسەڵات و پارتەکانی دەسەڵات پارتەکانی ئۆپۆزیسیۆنیش کەمتەر خەم بوونەوە تەنها لە کاتی یادەکان ڕۆژی یادەکان 16 یاخود 4 یا خود 37 ئەم لەم ڕۆژانەدا ئەگە بەیان نامەیەک دەرکەن یاخود قسەیەک لە میدیاکانی خۆیان بکەن کێشەکە ئەوەیە ئێمە لە دوای نەوەتویەکەوە بەداخەوە نەتواندرا
پرسەکانی جینۆساید لە هەموو کەیسەکان ئەنفال هەڵەبجا جینۆسایدی بەرزانەکان فەیلەکان بە نیشتیمانی بکرێەوە نیشتیمان سازی بکرێەوە شۆڕ بکرێتەوە بە بکرێتە خەمێکی ڕۆژانەی هەموو دامەزراوەکانی دەوڵەت و بکرێتە خەمێکی ڕۆژانەی هەموو تاکەکانی کۆمەڵگەش ئەمە نەکراوە بۆیە ئێستا ئێمە لە قۆناغی کاتان کە زۆر جاباسیەواکەی ناساندنی تاوانەکان بەجییان ئێمە ئێستا لە قۆناغی کاتان دەبێ باس لەو بکەین ناساندنی تاوانەکان بۆ ناو خۆمان ئایا ئێمە وەک کۆمەڵگای کوردی بە جوانی لە تاوانەکان گەیشتوین و بە جوانی ناساندومانە و ئایا ئێمە توانیمانە بناغەیەک دامنین کە ئەم ناساد نەمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو شۆڕ بێتەوە ینی با ئێمە پرسیاری ئەوە بکەین ئەمڕۆ لەو هەموو قوتابخانانەی هەیە لە ئامادەی و ناوەندیەکانە چۆن یادی ئەنفال کراوەتەوە چۆن یادی ئەم تاوانە کراوە چی وتراوە من بەڕێوەی ئامادەی ڕاستیەکەی لەوەش گەورەتر بۆی هەرنەی من ناتوانم قسەیە بەڵێ بۆی هەرنەی بەستینەوە بەمڕۆ کوا جینۆسایدی ئەنفال و تاوانەکانی دیکەی کە دەرحەق بە کورد کراون لە مێژووە هەتا ئێستا لە پرۆگرامەکانی خوێندنە ڕاستیەکەی جا لە سەرەتایی و ئێمە پێمان و سەرەتایی ئێستا پێڵەن هین بەرحاڵ لەوە بیگرا هەتا ناوەندەکانی دیکەی زانکۆ و پەیمانگاکان بەڕاستی کوان بۆ ئەوەی خۆشمان بیناسین وەکەوەی تۆ باست کرد بەڕاستی کە من خۆم بە وردی جینۆسایدکردنی کورد بەناغە جیاوازەکانی شێوازە جیاوازەکانی سەردەمە جیاوازەکانی نەناسم چۆن بتوانم بۆ دەرەوە پەخشی بکەم و وای لێ بکەم بیکەم بە ئامرازێکی سیاسی نیشتیمانی دیاریکرا و بەرهێنانی لەسەر بکەم ڕاستیەکەی بەتاکید ینی قسەکردنەکە لەسەر ئەوەیە ینی ئەم بابەتە بکرێ بە نیشتیمانی و هەیەنانێکی نەتەوەیی لەسەرکرێەوە بەرهێنانێکی نیشتیمانی لەسەر بکرێ ینی من یەک شت هەیە مەسەن کام لە زانکۆکانی کوردستان بوونەتە هاندەری ئەوەی با بڵێن دەرچوانی کولێژی یاسا با بڵێن توێژینەوەی دەرچوودیان لەسەر بابەتەکانی لەسەر دۆستیەکانی جینۆساید بێ کام لە زانکۆکان بەشەکانی جوگرافیا و مێژوو ینی من سێرم پێ دێ خوێندکارێک دێ دەرچووەکارەوە بابەتێکی بێژووی هەڵە بژێرێ لە بوارێکە ئایا لە بەشە مێژوویەکان ئەم ساڵی کەوا یەک دوو مانگی تر تەواوی لە کۆی ئەو زانکوانەی کوردستان چەند خوێندکاری ئاسی بەکارێرۆز توێژینەوەی دەرچوونی لەسەر پرسەکانی جینۆسایدە بە هەموو زانکۆکان و بە هەموو بەشەکانەوە باشە ئایا لە هەموو قوتابخانەکانی کوردستانە لە سەرەتایەوە تا ئاگاتە ئامادەی چەند مامۆستا و چەند بەڕێوبەر بە جوانی لە مێژووی جینۆساید لە وردەکاری تاوانەکان لە ڕۆژی تاوانەکان لە ژمارەی قوربانیەکان تێگەیشتونە ئەم نەزانیە ناتوانانی بیناسیێنی لە ناوخۆیان چکم ئەوانەی کە ئەو سێکتەرانەی ئەبنە هۆکار و ڕێگا خۆشکەر بۆ ناساندنی ئەم کەیسە سێکتەری پەروەردەیە سێکتەری خوێندنی باڵایە سێکتەری میدیایە کە میدیا بەڕاستی ینی ڕۆڵێکی لەگەڵ ڕێزمدا نازانم نامێ بە شێوەیەکی دەڕوورم زۆرجا لە میدیاوە ئەوە بینی کە زانیاریەکان کە راپۆرتێ بڵاوکاتەوە پامنێرەکە یا ئامادەکارەکە یا میدیاکارەکە یا تەنانەت پێشکەشکاری بەرنامەکەشە زانیاریەکان بە هەڵا پێشکەشەکانی راپۆرت بڵاو بۆتەوە راپۆرتی ڕۆژنامەوانی وتێتی ئەنفال لە ساڵی 1970 تا ڕوویداوە راپۆرتی ڕۆژنامەوانی بڵاو بۆتەوە وتێتی راپۆرت ئەنفال بە 6 قۆناغ کراوە ینی ئێمە ڕاستمان بەوەشە ینی تەنانەت ناساندنێکی لە ئاسی ئەگەر شتێک هەبێ ناوی بنین بە بەڵگەکردن کاکی من ڕاستیەکەی ئەبێ لە کاتی تەنانەت لە تەوقیتی ئەنفالەوە ئێمە ئیتر بە بەڵگەی بکەین بە تەواتی بە بەڵگەی بکەین نەک ڕاستیەکەی هەر ناوەندێکی دیاری کراو پێی وا بێ سەرەتای ئەنفال فلان کاتە بۆیە ئەم گرفتانەمان بە دڵنیایەوە بۆ دروستە بێ کاک علی مەحموود بمبورە زۆرم ڕاگرتی بەتەکید دێم وڵات کاکێ من بە دڵنیاییەوە کاک علی مەحموود زۆرت ئیش لەسەر مەسەلەی جینۆساید و بە جینۆساید ناساندن و ئەوانە کردووە تۆ بیت ئەگەر وەبەرهێنانێکی سیاسی و نیشتیمانی لەسەر پرسی بە جینۆساید بڵێن جینۆسایدی ئەنفال و ئەوانەی دیکەش بکەی لە چۆ دەست پێەکەی چۆن دەست پێەکەی
لە دادگای تاوانبارانەوە دەست پێ دەکەم. ئێمە دوو ئەزمونمان لە بەردەستە. ئەزمموی ئەرمەنیەکانە ئەو دوو ئەزمونەی سەرکەوتون ئەزمونێکی جوولەکانە. ئەزمموی ئەرمەنیەکان لە قۆناغێکی مێژووی وادا ڕوویدا تا مەسلەی هوشیاری لە بواری جینۆساید و دوای جەنگی جیهانی دووەم ئەو پرۆتۆکۆڵ و ئەو بڕیارانەیە کە دەرچوون لە قازانجی دۆسەکەی ئەوانە نەبوو. زۆربەی ئەوانەی تاوانبار بوون مردبوون، یعنی کەسی مابوو. ئەزمموی دووەم ئەزمموی هۆلۆکۆست ئەزمموی جوولەکەیە، ئەزممونێکی سەرکەوتویانەیە لە بەدادگایگانی تاوانباران و لەوەشا سەرکەوتوو بوون و توانیان قەزیەکەی خۆیان بکەنە قەزەیەکی نێودەوڵەتی و شۆزی هەموو جیان بۆ لای خۆیان ڕاکێشن و نەهێڵن یەک کەسێک لە ئەوەی کە بزانن، ئەوەی کە بیناسن، ئەوەی کە دۆزی بێتیانەوە لە سزادان ڕزگاری بوو بێت. مەسلەی قەرەبووکردنەوە پایەکی گرنگی قەرەبووکردنەوە بە سزاگەیانی تاوانبارانە و ڕزگار نەبوونی تاوانبارانە لە سزا، ڕزگار نەبوونی تاوانباران لە سزا لایەنێکی گرنگی قەرەبووی معنەوی قوربانیانە. بۆیە ئەبینین کاتێکە یادی ئەنفالەکرێتەوە کەیسی یەکەم لە ناو قوربانیانە لە ڕۆژی جینۆسایدا دادگای تاوانباران و دادگای جاشەکانە، دادگای ئەوانەیە کە بەشداریان لە تاوانی جینۆسایدا کردو. کاک عەلی ئەگەر حکومەت هێرێمی کوردستان و دەوڵەتی عێراقی ئێستا بیانەوێ بۆ قەرەبووکردنەوە معنەویەکەی کە سوکاری ئەنفالکراوان ڕاستیەکەی بیانەوێ تۆمەتباران تاوانباران دادگایی بکەن، دەستیان بە هەندێک لە خەڵکەکانەگا؟ بەڵێ بۆ دەستیان پێ ناکات. حکومەتی هەرێم لە ناوچەی گەرمیان بۆ ماوەی 3 ساڵ بە تۆمەتباری ئەنفالی گرت، بەڵام تەسلیمی بەقای نەکرد. زۆر ئاسایش وەزعەکە ڕۆیشتە پێشەوە و دوای ئەوە ئەوانەی کە ناوێن هاتۆتەوە خۆمەرج نییە هەمویان تاوانبار بن. بەشێکی زۆری قوربانی ئەوەیە کە ناوی لەو ڕیزایە و دادگایی ناکرێت. ئەگەر دادگایەکی عەدالەت و دادپەروەرانە هەبێت، بەشێکی بەرچاو لەوانەیە کە ناوێن لەو لیستانیان لەوانەیە بێت تاوان دەرچن، یعنی ئەوانش قوربانین بۆ خۆیان کە ناوێن لەوەیە. و تۆ سەیری ڕوانداکە، سەیری ئیسرائیلکە، سەیری ئەو وڵاتانەکە. لە ڕواندا سەدان کەس دادگای کرا لەسەر کەیسی جینۆساید و سزای خۆشیان وەرگرت و سزا دران و قەرەبوو کرانەوە. ئێمە تا ئێستاکە لە کوردستاندا هیچ کەیسێک لە هیچ ئەوانەی کە پەیوەندی بە قەرەبووکردنەوە هەیە لە چ قەرەبووکردنەوەی مادی چ قەرەبووکردنەوەی معنەوی کە خۆی لە داوای لێبوردنکردن لە دادگای تاوانباران لە دروستکردنی مۆنەمنت و ئەوانە هیچی بۆ هێنانەوەی ڕووفاتەکان هیچی جێبەجێ نەکراوە بەرامبەر بە قوربانیان. بۆیە بینین کە قوربانیان زۆر ناڕازین. لە بیرمانیش نەچێت زۆربەی قوربانیان لەسەر ئاسی جیهان هەر لە قوربانیانی هۆلۆکۆستە تاگاتە قوربانیانی سەرایڤۆ تاگاتە ڕواندا لە هەموو جیهانە. لەم هۆڵندایە قوربانیانی کۆیلەداری تا ئێستاکە ناڕازین. کاتێککە باسی قەرەبووکردنەوە دێتە پێشەوە بەرەو ڕووی دەسەڵاتە بنول ئەو بەرەوڕووی ئەو ئاستی ئەو قەرەبووە بنەوە کە بەرەو ئاراسیان دەکرێتیان کە داوای لێبوردنیان لێ ناکرێت. بۆیە زۆر گرنگە مەسەلەی قوربانیان بابەتێکی سەرەکی قەرەبووکردنەوەیە و بەشێک ئێمە بۆ مەسەلەی دۆسی ئەنفال پۆلیسی ئەنتەرپۆل نامەی دوو نامەی ڕسمی نردووە، نامەکانم والایە خۆی داوا ئەکات ئەڵێ ئایا ڕاستە ئەم 423 کەسە کە نایانۆکو تۆمەتباری ئەنفال هاتوتەوە بەشدارن لە پرۆسەی جینۆسایدا، دادگا وەڵامی ناداتەوە. نامەی بۆ چێ نردووە بمبورە کاک عەلی؟ بۆ هەرێمی کوردستانیان بۆ بەغدا باڵای تاوانەکان بەشی سلێمانی. بەڵێ ئەمە یەک. دوو، جەنابی قاید فەیلەقی 5 کە لەو کاتەدا ئەنفال بووە بەشداری ئەنفالی یەکی کردووە و بەشداری ئەنفالی بارزانەکانی کردووە بە ناوی نەعمە فارس مەحیایی وا لە نەمسایە. سکاڵامان لێ کرد، سکاڵاکە چووە بەردەم داواکاری گشتی نەمسا. داواکاری گشتی نەمسا وەفدێکی نات بۆ دادگای باڵای تاوانەکان و داوای زانیاری لێ کرد، نیاندا پێش لە کاتێکدا ئەو قایدی فەیلق بووە، ناوی لە لیستی تاوانبارانی ئەنفالا هەیە و یەکێک بۆ لەوانەی کە لە گرتنی بارزانەکانی منتقەی سۆران و حەریردا بەشداری کردووە بە پێی قسەی دکتۆر عەلی تەتەر
لە لێکۆڵێنەوەیەکە کە بڵاوی کورێتەوە ئەڵێ فڵان کەس نعمە فارز مەحیاوی لە گرتنی بارزانەکانی منطقەی سۆراندا بەشداری کرد. جا تۆ یەکشتم پێ بڵێ کاک عەلی مەحموود ئەگەر ئەمانەی ناویان هاتووە لە هەرێمی کوردستان و عێراق بن دەستگەیشتن پیان ئاسانە ئەگەر خۆ لە دەرەوە بن ئینتەرپۆل ئامرازی گونجاوە بۆ دەستگیرکردنی ئەوان وە بە دادگا گەیاندنیان ئینتەرپۆل بۆ ئەم کارە ئامادەیە؟ ئەنتەرپۆل ئەمان ئەنتەرپۆل ئەبێ چێک ناوەکەی بداتێت تا ئەوان ئامادە بن نایدەن. ئەمان لە کوردستان و لە عێراقیش پۆلیسی عێراقی ئەو ناوانە ئامرقەبزی بۆیان دەرنەکردو کاکە پێشتر ئامرقەبزی دەرکرده بوو نادی بۆ هەرێمی کوردستان من هەر هەموو ئامرقەبزەکان وەکو فەردیش دامە نەک بەلیست وەکو فەردیش دامە نادوێتی بۆیان بەڵام ئەوان ئیشی پێ ناکەن کە ئیشیان پێ حتا وتەبێژی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان لەسەر نەخوێندنەوەی ئەو کاتە نازانم چییە بۆ ناوی چی بۆ بەڵام زانم ئستقالەی کرد لەسەر ئەوەی نەیوێرا ناوەکانی بخوێنێتەوە ئێمە ئاسی دادوەریمان ئەو هایە کە نەتوان کەس نەوێرە ناوەکانیشان بخوێنێتەوە من خۆم نامەم دوو نامەم لە ڕێکخراوێکی هۆڵندیەوە بۆ یامرێتەوە لەسەر یەکێ لەو تاوانبارانە نەیانوێراوە کە بەس دوو دێر بنووسن بۆ ڕێکخراوێکی هۆڵندی بڵێن ئەمە بەڵێ ئەمانە داوا کراون ئەوەن دەشیان نەوێراوە بکەن. سپاس دەکەم کاک عەلی مەحموود. کاک هێمن حەسیب ئەزانی من کە خۆم حازرە کرد بۆم بەرنامەیە پرسێکی سەرەکی کە لای من زۆر زۆر گرنگ بوو و بەرهێنانی سیاسی و نیشتیمانی ئەوەی پێڵێن نەتەوە سازی و نیشتیمان سازی تەنانەت دەوڵەت سازیش ئێمە لە کوردستان نەمانتوانیوە بیکەین بەڕاستی ئەوە ئێستا ئەزانم بۆچی ناتوانین بیکەین لەبەرەو قسانەیە کە کاک عەلی مەحموود لەبەرەو تێگەیشتنەیە کە ئێستا کاک عەلی مەحموود باسی کردن لەبارەی تێگەیشتنی دەسەڵاتی کوردستانی بۆی بتوانێت ئەنفال جینۆسایت بکا با بڵێن کەرەستەی نەتەوە سازی و نیشتیمان سازی لە کوردستان هەر بەڕاستی ئێمە لە میلەتێکە چین جینۆسایت کرابین دەسەڵاتەکەمان میلەتەکە خۆی ناوەندە ئەکادیمیەکان چوزانم میدیا لە میلەتێکە چین جینۆسایت کرابین؟ بەداخەوە ئەو واقعەیە بینی ئێمە لە میلەتێک ناکەین ینی ئەو هەڵس و کەوت و مامەڵەی دەسەڵاتی کوردی کە ئەیبینین لەوە ناکە میلەتە ڕووبەڕی جینۆسایت بووبێتەوە ینی کە عەلی ئاماژەی پێدا ئەمان نەک ڕێگرن ینی ئامادە نین ئەوەی جاش و مستەشارەکان و تاوانباران بدرێنە دادگا تەنانەت ناچاریان ناکەن ئەم جاش و مستەشار و تاوانبارانە بێنە سەر شاشە بەلانی کەم بە وشەیەکیش بێ داوای لێبوردن لە قوربانیان و کەسوکاری قوربانیان بکەن باشە زۆر جا داوە لێبوردنکردن خۆ لە ڕواندا و لە زۆر وڵاتی دوبوونەمان هەیە لێخۆشبوون بۆ لە تاوانباران بەرامبەر بە داوای لێبوردن ئەمان تەنانەت دۆخێکیان خوڵقاندووە تاوانباران ئەمڕۆکە ژیانێکی زۆر شەرفماندانەتر ئەژێن لە وەک لە قوربانیان ینی ئەتوانین لێ قوربانیان جارێتن لە ناو پرۆسەیەکی تواندنەوەدا ژیان بەڕێئەخەن لەبەرەوەی بینین تاوانباران لە ئەوجی دەسەڵاتدادان پلیان پێدراوە پۆستیان پێدراوە وە قوربانیانی لە ژیانێکی کۆڵەمەرگی و نەهامەتیە ئەژێن و با بڵێن قەرەبووی مادی نەکراونەتەوە قەرەبووی معنەوی نەکراونەتەوە وەلانی کەم ڕووفاتی ئازیزانیان نەهێنراوەتەوە باشە کەواتە ئەمان جارێت لە ناو پرۆسەکەتە ئەتوێنەوە بەڵام بە شێوەیەکی هێواشتر و بە شێوەیەکی نادیارتر کە ئەمە بۆ خۆی ینی جێگای ئەوەی ئێمە قسەی لەسەرکەین ئێمە بپرسین ینی ئێمە ئێستا لە دوای هەشتاوەشتەوە کە قۆناغی دوای ئەنفالە ئێمە لە ماوەی ئەم 36 ساڵەدا لە قۆناغی دوای ئەنفالات چیمان کردووە ئایا ئەم قۆناغ بۆ کۆتایی نەهاتووە بۆ ئێمە هێشتاکەوەک ئەو وایە دوێنە تاوانەکە ڕوویدابێ ینی ئەمانە هەمووی پرسیارە ینی تا ئێستاکە تۆ نەتوانراوە من یەک دەڵێم کاکێ من حەسیب ڕاستیەکەی تاستا وەکو ئەو وایە دوێنێ ڕوویدابێ یان ڕاستیەکەی زۆر جار قسەیەکی ژەکرێ ئەڵێ بێ کورد پێی وا بێ هێشتان لە بەردەم ئەنفال و جینۆسایدی دیکەیە من یەک نمونەی بچووک باسەکەم تخوا اینجا قسە بۆ تۆ بەجێڵم ئەمڕۆ طبعاً پیرۆزە لە هەڵەبجەیەکان و لە کورد بەگشتی ئەمڕۆ بە پارێزگاکردنی هەڵەبجە بە پارێزگاکردنی هەڵەبجە با بڵێن لە پەرلەمانی عێراق دەرچوو دەنگی پێدرا پەسەند کرا مەشهدانی سەرۆکی پەرلەمانە لە سەرتاوە دانیشتنەکەی بەجێهێشت دواتریش محسین مەندەلاوی کە جێگرێتی ئەوش لە کۆتاییەکانە
ئەویش دانیشتنەکەی بەجێهێش من بۆیە ئێستا ئەم ئارگومنتەی کە ئەڵێ ئێمە پێدەچێت جینۆساید لە بەردەممانابێ لە پشتمانەوە نەبێ ئەم نمونەیەم بۆ هێنایەوە تاسە نەمانتوانێت عێراقیەکان بە پرسی جینۆسایدی ئەنفال و پرسی هەڵەبجۆ ئەوانە قەنەعەت پێبێنی لەگەڵمانابن چۆن لە بەردەممانە نابێت ئەو بێباکی خۆمان لە کەیسەکانی پێشوودا وای کردووە کە ئێمە ئەمڕۆکە جارێکی تر لە بەردەم مەترسیەوە لە بەردەم مەترسی تاوانی جینۆسای دابین لانی کەم ناوچەکانی کەرکووک و خانەقین و مەخموروانە لە بەردەم لێشاوی ڕاگواستن و تعریب و داگیرکردنی زەوی زابرێ ئێمە لەبەرەوەی نەمانتوانێت کەیسەکانی ڕابردووی خۆمان بکەینە ناسناوی خۆمان لە دوای 2023 سیاسەکانی کورد کە چوونە بەغا نەیانتوانی هەڵەبجەیی بن یان لانی کەم نەیانتوانی وەک قوربانیەکی ئەنفال دەرکەون لەوێ بۆیە ئێستا کە تۆ بەردەوام لە بەردەم لێشاوی سڕینەوە و لە ناوبردناتایی لەبەرەوەی تۆ خۆت پێش دوژمنەکەت کە ئێستا لە بەغا دەسەڵاتدارە تۆ خۆت کەمتەر خەم بوویتە خۆت بوویتەتە هۆکارێک بوو ئەوەی ئاسەوارەکانی ئەم تاوانن لە ناو بچێ بۆی یادگارەکانی ئەم تاوانن نەمێنێ باشە و لە سەروی هەمووشیانەوە نەتوانی فشارکەیتە سەر ئەو دەوڵەتەی بۆ نمونە سەر کۆمار کووردە بۆچی داوای لێبوردن ناکە لە قوربانیانی گەلی کورد و قوربانیانی تاوانەکانی جینۆساید باشە و دەوڵەتی عێراق بۆ خۆی بە وەریسی تاوانەکان دانانە و خۆی بە جێگرەوەی ڕژێمی پێشودانانە لە کاتێکە ئەوەی تاوانەکەی ئەنجام داوە دەوڵەتی عێراق بووە ڕاستە ڕژێمی بەعس و حزبی بەعز بوو بەڵام حزبی بەعز بەو پێی لە دەسەڵاتە بۆ تاوانی کردووە باشە بۆیە تاوانەکە دەوڵەتی عێراق کردێتی و ئەم دەوڵەتە وەریسی دەوڵەت ئەگەر دەرفەتما یەک جاری تر دێمە وڵات کاکێ من حەسی بە زۆر بە کورتی کاک عەلی مەحموود ئەزانی مەسلەی بە بەڵگەکردنی ئەم مەسلەی ئەنفال و جینۆسایدوانە پرسێکی زۆر گرنگە من زۆر بە سادەیی پرسیارێکەکەم ئەڵێم ئێستا گەرداوامان لێ بکرێ ئەنفال بسەلمێنین بوون و نەبوونی ئەنفال نا ئەوەی ئەنفال کراوە یان نەکراوە بەڵام هەندێک وردەکاری دیکە بتوانین بیسەلمێنین ئەتوانین بیسەلمێنین ئەوەم پێ بڵێ باسی ئەمنی عامت کرد نازانم بیرت نەچێ حەزەکەم بۆم باس بکەیتەوە بزانم بای ئەوەندە بەڵگەی تایە لەبارەی کەسەکان و هەندێک پرسی دیکەش کام ئەو 5 نەفەرەی گرتیان باسی ئەمنی عامت کرد لە سەرەتایە جا نازانم باسی ئەوەم کرد کە ئەو شۆفەڵانەی کە دەرچوونە بۆ گۆڕە بە کۆمەڵەکان هەمووی لە ئەمنی عامەوە دەرچوونە هیچی سایق شۆفەڵی عادی نەبوونە هیچی لە بازارەوە نەڕۆیشتوونە هیچی کەسی عادی نەبوونە و هەموو ئەو بەناو لای من نییە بەڵام بە ئاعترافەیە بەدان پێنان هەیە باش اینجا تۆ پێم بڵێ ئێستا ئەماتوانین ئەنفال بسەلمێنین هەر لەبارەی ژمارەکەیەوە هەتا پرسەکانی ئەتوانین ئەنفال من باسی ئەوم کە گوتم ئەم کتێبی جینۆسایدی و کوردەی کە هیومان ڕایتس وۆچ دەری کردووە کتێبێکی باش بووە تا ئێستا دڵمان پێخۆش بووە بەڵام کە دەچیت کە زانیاری وەردەگریت لەسەر ئەو بەتایبەتی ئەو لە بیرمان نەچی ئەو 4-5 کەمپەی کە شوێنی وەک ئەڵێ ئەنفالستانی ئەنفالەکان بوونە وەکو تۆڤزاوە وەکو نەگرە سەلمان وەکو قۆڕەت و وەکو نزارکێ وەکو سووسێ وەکو ئاکرێت چکە ئاکرێش تا ئێستا بۆ نمونەر باسیشی ناکرێت بەڵام شوێنی کۆکردنەوەی ئەنفالەکانیش بووە ئەویش قەڵای ئاکرێت ئەم شوێنانە زۆر گرنگە ژیان لەنا ئەم شوێنانە بووە سەلماندنی جینۆساید پرۆسەی هێنانی ئەو خەڵکە و پرۆسەی ئەشکەنجەدان و حیسادی ئابووری خستنە سەریان و بەبرسیکردنیان و کەرامەت شکاندنیان و تەعەدای جنسی و ئەمانە جینۆسایدەکە لێرەیە سەلمانەکە لێرەیە ئێمە نەمانتوانیوە یعنی ئەو کتێباش کە هەیە نەیتوانیوە حەقی کورد بدات حەقی ئەنفال بدات شتێکت پێوتم وتت هەندێک قسەی نەکراوت بۆ ئەەکەم کۆمەڵێک شتت پێوتم ئەگەر هیچی دیکە ماوە بە کورتی پێم بڵێ حەزەکەم بیزانین وڵات تا ئێستا قسەی نەکراوم بۆت پێم خوازم قسەی نەکراوم بۆت کرد نهرەوانە بوو کە بەڵام لە ئەگە پرسیارم لێ بکەیت ئەتوانم شتی وردەوە دەشتت بۆی بکەم من ئەمە باسی ئەوە بکەم کە ئەم کەمپانەی کە هەیە کە هەبووە شوێنی زۆر گرنگە قسەیەکی نەکراو ئەوەیە ئێمە داواکەین نگرە سەلمان بکرێت بە شوێنی ئەنفالەکان شوێنی مۆنمنتوانە یخوا سەربازگەی دوو بزمانێ سەربازگەی دوو فرۆشراوە بە 12 ملیۆن دینار
دوای ئەرزەکەی تەخشان و پەخشان کراوە خەڵک داگیری کردو کورد قایمقامی کورد بەرپرسی کورد بە 12 ملیۆن فرۆشێتی ئێمە ئەمانەوێ 1100 کیلۆمەتر بۆ باشێر بڕۆین بۆی سەربازگەی بکەین ئەمانەوێن لە کاتێکدا سەربازگەکەی خۆمان لە ناو ماڵی خۆمان بۆ بە 12 ملیۆن فرۆشتی و ئەشکرێ ئەوەی کە ئێمە باسیەکەین بە بەڵگەکردنی تاوانەکان ئەوە شوێنێک بێ کە بتوانین لێوەی با بڵێن بە بەڵگەیکردن بەڵام چوار شوێن گرنگە چوار شوێن گرنگە تۆبزاوە بە دەرەجەیەک لە پێش نەگرە سەلمان بۆ ئاگاداریت نەگرە سەلمانە دوو بزە نزارچێ لەم چوار شوێنە گرنگتر نییە زۆر بە کورتی کاک هێمن حەسیب لەبارەی گۆڕی بە کۆمەڵەوە ئەزانم زۆر جار ئیشتان کردووە ئاگاتان لێتی لەم ماوەیە لە کەرکووک پێم وا بێ لە تۆبزاوە ئەگەر هەڵە نەبم گۆڕێکی بە کۆمەڵ دۆزراوەتەوە بە چۆ گەیشت و لەبارەی گۆڕە بە کۆمەڵەکانەوە گرفتە سەرەکیەکە چییە؟ ئێمە بۆمان دیاری ناکرێ یان گرفتی دیکە هەیە بە کورتی سوپاس دەکەم. زۆر سپاس ئەوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو گۆڕی بە کۆمەڵ نییە گۆڕستانێکی تایبەت بە شارەوانی بۆ لە ساڵی هێشتاکان بەشێک لە ئەنفالکراوان لە سەربازگەی تۆبزاوە کە مردوون گیانیان سپاردووە ڕووفاتەکانیان ڕەوانەی پزیشکی دادی کراوە و دواتریش لە ڕێگای شارەوانیەوە لە گۆڕستانەیان چەندنەوەی ئاوا مردوون بە تاکید ئەنفالکراون چکمەوان لەوێ لە نەتیجەی ئەشکەنجە و برسێتی و نەبوونی چارەسەری پزیشکی و لە دەستداوە جیا لەوانی خەڵک بە گروپ بردراوە بۆ گروپ من نازانم ژمارەیان چەندە بەڵام بەپێی چەند بەڵگەنامەیەکی کەم کە دەستمان کەوتووە نزیک بە سی تەرم ڕەوانەی پزیشکی دادی کراوە بەڵام ئەمە بپێی چەند بەڵگەنامەیەک بەڵام ژمارەکە من تەسەوڕەکەم دەهێندەی ئەوەش بێ ئەمە خاڵێکی دوو ئەو لە هەر سەربازگەی تۆبزاوە کاکعالی ئاماژە بێدا کە ناوەندی سەرەکی کۆکردنەوەی ئەنفالکراوان بووە یعنی هەموو ئاماژەکان و زۆر ئەوەی کە لە زاری شایەت حاڵەکان و حتا دواتریش ئەمریکیەکان لە دوای 2023 ئاماژەیان بۆ کرد لە دەوروپشتی تۆبزاوە یان ناوچەکانی نزیک لە تۆبزاوە بە ئاراستەی خواروی کەرکووک بۆ عمقی ناوچە عەرەبیەکان گۆڕی بە کۆمەڵ هەیە بەڵام تا ئێستاکە بەداخەوە نەتوانراوە ئەو گۆڕە بە کۆمەڵانە بدۆزرێتەوە کاتی خۆی ئەمریکیەکان راپۆرتێکیان لەسەر گۆڕی بە کۆمەڵ ئامادە کردووە بەڵام ئەو راپۆرتیان داوە بە دەوڵەتی عێراقی بەڵام نازانم دەوڵەتی عێراقی کاری پێ ناکەوە ئاشکراشی ناکەوە خۆشی کەمتەر خەمە و ئەوەشی هەیە بە پێوەی کورد هەرێمی کوردستان نا ئەی خۆ دنیای خەڵکمان من نازانم ئەگەر من نازانم لای حکوومەتی هەرێموانەوێ بەڵام بەعام لای با بڵین خەڵکی گشتی نییە بۆ ڕای گشتی بڵاو نەکراوەتەوە و تا ئێستاگەش 24 گۆڕیان فالکراوان هەڵدراوەتەوە و 1945 ڕوفاتیان فالکراوان گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و کەمتەرخەمی لە کەیسی گۆڕی بە کۆمەڵ بە بارتەقای لایەنەکانی تری کەیسی تاوانی ئەنفال کەمتەر بە دڵنیاییەوە هێمن حەسیب نووسەر و چالاکوان لە کەرکووکەوە لەگەڵ مابی گەلێک سوپاس علی مەحموود چالاکی بە جینۆساید ناساندنی ئەنفالەوەش لە هۆڵەنداوە لەگەڵ مابوون سەلامەت دەستان خۆش بێ سوپاس.